پارێزگاری کەرکووک بڕیاری داوە لە بەرامبەر هاتشۆکردنی هەر بەرهەڵگرێک بۆ ناو شاری کەرکووک هەر 3 مانگ بڕێ 250,000 دینار لە شۆفێری بەرهەڵگرەکان وەربگیرێت. بۆ هەڵواشانەوەی ئەو بڕیارەش ژمارێک لە شۆفێری بەرهەڵگرەکان ڕێگای کەرکووک هەولێریان داخست. کێشەکانی ئێمە وەک شۆفێری بەرهەڵگر لەم خەتە هەمشوو ئەەکەین کتابێکیان بۆمان کردو کتابی تەواری بۆ 6 مانگ جارێ. ئەم 6 مانگە دوو جار لە سەیتەرەکە داوامان لێ ناکەن و کەسش نەتەفتیش و نە هیچ شتێک و ئەڕۆین و دێین. ئێستاکە ئەم کتابە ئەوە ساڵی 2017 مانگی دەیە ئەڵێ ئیسابێ بچێم سا تازی کردەوە مانگی 3 مانگ جارێ 250,000 دینار بدەین. ئەم پارەیە نازانین محافەزە داوای کردو کتابەکە لە محافەزا کرێ بۆ محافەزەیە بۆ کەس دیکە نییە. لە بەرامبەر نازانی چییە کەس نازانێت لە بەرامبەر چییە بەسکی بار هەڵگرەکان و شوملەکە هیچ سیارەیەکی دیکە حتا ئێستا شوملی نەکردووە ئەوەی عارە بە ئەڕوا دەنگی ناکەن ئەوەی جنوب بە ئەڕوا دەنگی ناکەن بەس بۆ خەڵکی کەرکووکە بۆ کەس دیکە نییە. بەهۆی داخستنی ڕێگاکەوە بۆ ماوەی چەند کاتژمێرێک قەرەباڵغێکی زۆر دروست بوو. شۆفێران ئاماژەن بۆ کرد ئەو برێرە تەنیا بۆ چوونیانە بۆ ناو شاری کەرکووک و ڕاشانگەیاند نە لە هەرێمی کوردستان و نە لە بەغدا بڕیاری لەم شێوەیە نییە. سێ کوردەواری ئەلێ ساڵ بە ساڵ خۆزگەم بەپار ئێمە بە سەخەرکەرور ڕازی نەبووین کە بڕی هە 20,000 دینار بوو بەڵامی سەمە بڕی 250,000 دینارە بۆ بەڕاستی ئەم پارێ نازانین بۆ چیە ئێستا بزانین بۆ تا دەوبان مەمێ باشی پێ بکەن ئێمە ئامادەین بیدەین بەڵام ئێمە لە کاتێکە نازانین بۆچی بیدەین سەبەب 250,000 بدەین خۆمان 250,000 شەکەن یار 250,000 دینار بدەین. بەڵێ نەخێر بەس لە کەرکووک و ئایا ئێستا ئێمە نازانین سەر بە بەغایان سەر بە هەرێمین لە هەرێمە شتەیە لە بەغا شتەیە. نوێنەری بەڕێوەبەری ناحیەی پردیە داوای کۆبنەوەی لەگەڵ شۆفێراندا کرد بەڵام شۆفێرەکان داواکەیان ڕەت کردەوە. سەرۆکی سەندیکای گواستنەوەش ڕایگەیاند ئەوان ئاگداری ئەو بڕارە نین لەم بێکاریەشدا وەرگرتنی ئەو بڕەپارەیە بە زۆر دەزانن. وتیشی لەگەڵ پارێزگار لە گفتوگۆدان بۆ هەڵۆشانەوەی بڕیارەکە. ڕاستی مەگو سەندیکای گواستنەوە ئاگامان لەوە نییە دو نێوارە لەڵان هەندێک برادرەوەکە بەرهەڵکردن بڵێن گەڵا بۆ شتیوانەیە پێمان گەیشتۆک علەساس بڕیارە دەرچووە کە بڕی 250,000 دینار باجیان لەوەرەگیرێ بەڕاستی پارەکە زۆرە نەسەندیکا نەمڕور ناتوانێت پارێ وەربگرێ لەبڕێ باجەکەی زۆرە ئیلا بێ لە ڕێی محافەزەوە بێ دوای ئەوە پارەکەش ئێمە بەڕاستی ئەبێ بە پسولی ڕسمی حکوومەت بێ دوایەوە بەڕاست باجەکە زۆرە لەبەرەوەی ئێستا کێشەی دارایی زۆرە ئیشوکار نییە ئیشوکاری مقاولات هەمی وەستاوە لەم شارە. هەرچەندە تا ئێستا ڕوون نییە وەرگرتنی 250,000 لە شۆفێری بارهەڵگرەکانی ڕێگای کەرکووک بەچی مەبەستێکە بەڵام لە ڕۆژی یەکشەمەوە بڕیارەکە خراوەتە بواری جێبەجێکردنەوە و هەر شۆفێرێکش ئامادەنە بوو ئەو بڕەپارێ بدات ڕێگای پێنەدرا بچێتە شاری کەرکووکەوە. ئۆژین جۆڵا NRT کەرکووک.